هەر کاتێک هەرێمی کوردستان لە بەردەم پێشهاتی نوێ یاخود هەڵبژاردندا بێت، ئیدی هێزە سیاسیەکان هەموو باسوخواسێکیان دەبێتە باسی کۆدەنگی نیشتیمانی و یەکڕێزی نەتەوەیی و بیر لە دروستکردنی هاوپەیمانێتی سیاسی و نیشتیمانی دەکەنەوە و کۆڕ و کۆبوونەوەی بەرفراوانی بۆ دەکەن. هەر لەگەڵ کۆتایی هاتنی هەڵبژاردن و ڕاگەیاندنی ئەنجامەکەی، ئیدی 4 ساڵی پەرتەوازەیی و دوورکەوتنەوە و پەراوێزخستنی یەکتری دەبێتە واقعی هەرێم و هەر حیزبە و ئەوی دیکە بە هۆکاری پەرتەوازەیی نێوماڵی کورد تۆمەتبار دەکات. لە ئێستاشدا نزیک دەبینەوە لە هەڵبژاردننی پێشوەختەی عێراق کە بڕیارە لە حوزەیرانی داهاتوو بەڕێوە بچێت، هێزە سیاسیەکانی هەرێم جارێکی دیکە و بە هەمان فۆرمی جاران باز لە کۆدەنگی نیشتیمانی و نەتەوەیی دەکەن و گەڕی کۆبوونەوە دووقۆڵی و سێقۆڵیەکانیان دەست پێ کردووەتەوە. لەلایەک پارتی سەردانی یەکگرتوو دەکات و لەلایەکی دیکەوە یەکێتی لەگەڵ گۆڕان کۆ دەبێتەوە و بەرنامە و پلانی خۆیان بۆ هەڵبژاردننی داهاتوو دادەنێن. ئەوەی ڕوونە ئەوەیە کە سەرجەم هێزە سیاسیەکان لە پێناو بەرژەوەندی حیزبی خۆیان ئامادەن هەر کات و لە هەر بارودۆخێکدا بێت کۆبوونەوە بکەن و بڕێک جاریش سازش بۆ یەکتری بکەن، تەنیا لە پێناو بەرژەوەندی حیزبیەکانی خۆیاندا. بەڵام ئەوەی ناڕوونە و هۆکارەکەی نازانرێت ئەوەیە کە ئەم هێزە سیاسیانە کەی لە بەرژەوەندی حیزبیەکانی خۆیان خۆش دەبن لە پێناو بەرژەوەندی گشتی هاوڵاتیان. پارتی دیموکراتی کوردستان نەک تەنیا لەسەر ئاستی هەرێم بەڵکو لەسەر ئاستی عێراق و هێزە شیعی و سونیەکانیش بیر لە هاوپەیمانێتێکی بەرفراوان دەکاتەوە و دەیەوێت لیستێکی گەورە لەسەر ئاستی عێراق لەگەڵ بەشێک لە هێزە عێراقیەکان دروست بکات. لەلایەکی دیکەوە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەیان لەبارەی چۆنیەتی بەشداریکردنیان لە هەڵبژاردندا کردووە و بڕیاریشە پارتی وەک دەست پێشخەریەک لەگەڵ زۆرینەی هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمدا کۆ ببێتەوە. کۆبوونەوە و ئامادەکاری هێزە سیاسیەکان لە کاتێکدایە هێزە کوردیەکان لە پەرلەمانی عێراق لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا نەک نەیانتوانیوە یەکڕیز و یەکگرتوو بن، تەنانەت لە هیچ کام لە پرسەکانی تایبەت بە هەرێمی کوردستان لە عێراق نەیانتوانیوە بۆ چوونێکی هاوبەشیان هەبێت. ئەمە سەرەڕای تۆمەتبارکردنی یەکتری بە دژایەتیکردنی هەرێم و کارکردن بۆ بەرژەوەندی شەخسی و حیزبی. بەڵام ئاخۆ کۆبوونەوەکانی نێوان هێز و لایەنە سیاسیەکان و هەوڵەکانیان بۆ دروستکردنی هاوپەیمانی و کۆدەنگی نیشتیمانی و لیستی هاوبەش بۆ هەڵبژاردننی داهاتوو کاریگەری لەسەر داهاتووی سنگ و پێگەی کورد دەبێت لە عێراق، یاخود وەک هەمیشە شینەکە بۆ هەریسەکەیە و جارێکی دیکەش لە دوای هەڵبژاردن هێز و لایەنە سیاسیەکانی کورد دەکەونەوە ناو پەرتەوازەیە هەمیشەیەکە و بۆ 4 ساڵی دیکە بە هەمان شێوازی ساڵانی ڕابردوو بەردەوام دەبنەوە لە دژایەتیکردنی یەکتر و تۆمەتبارکردنی ئەوانی دیکە بە تێکدانی یەکڕیزی کورد لە عێراق.